بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. ومدوار خير ورزقات طاعة وعبادة ما لله وكذبه إن شاء الله تعالى. دوام المراقبة الله، وهذا دوام بون حسبين بمراقبة خير ورزقات. يعني إنسان مسلمان وديندار أي بات وأقر وابه خير ورزقات جل جلاله. أفرمي القرآن دا: واعلموا أن الله يعلم ما في أنفسكم فاحذروه. خير ورزقات زانياري علمي هي كبويشي أو هي لنفسنا دا عبادان ليه حتى پروردگار آگاهی لهموش تکه أبي إنسان مسلمان آگاهی ليه. يعلم خائنة الأعين، آگاهی ليه لشاور كان ما آية بخيانة تماشايش تأكين بنا محرمي، ويعلم وما تخفي الصدور، وأويشي لا ضل معنا نفس معنا هيش كسير آگاهی لێنیە ئیلا جگە ذاتی ئەڵڵا نەبێ. ئەمان بۆی خوای پەروەردگار بەو شێوازە خیتابەدا و لەگەڵمانە قسە دەکات. کەواتە پەروەردگار ئاگای لێیە، کوردەواری شتێکی جوانی فەرمووە: ئاگای لە خشەی مۆری لەشێ. واڵێن کوردەواری پێشینانی هەموو ئینسانە بێ بزانێ هەموو شتێکی لای خوای پەروەردگار ئاشکرایە. مەگەر نەفسە جارجار مان خەڵەتێنێ، شەیتانە مان خەڵەتێنێ، بڵێ شتێ بکەین با نەزانین، بەڵام خدای خوای پەروەردگار هەمووی ڕوونە، هەمووی ئاشکرایە. تەنانەت ئەو کردانانەی گرەکتە بیکەی جارێ نەتکردو خوای پەروەردگار پێزانێ. تۆ لە دایک نەبووی، من لە دایک نەبووی، هەموومان بەیەکەوە خوای پەروەردگار کاروکرداری هەموومانی نووسیوە. ڕستی داناوی ژیانی لەسەر چییە بێ و لە چی نابێ. بۆی ئەمە چاک بزانین هەموو شتێک خوای پەروەردگار ئاگای لێیە. بلى من أسلم وجهه لله وهو محسن فله أجر عند ربه ولا خوف عليهم ولا هم يحزنون. پەروەردگار لەم ئاەتەشدا هەر ئاماژە دەکاتەوە. ذنون رضا رحمة إخواني بمن ينالي الجنة العبد الجنة. أجل بچی شتێکەچینە باشەوە، ڕێگایەکی باشمان پێ پیشان دەدا. ئەفەرمێ: بمراقبة الله في السر والعلاني، واتە بە حەزکردن بە خۆمان لە کاتی ئاشکرادا و لە کاتی نهێنیدا، یان نهێنیدا و ئاشکرادا. ئینسان لەو کات و ساتەدا خوای پەروەردگاری لە یاد بوو، ئەوە بزانین ڕێگایەکی بەهەشتی ها لە پێش ئەتوانی بۆ ڕێگا داخڵی بە بەهەشت بێ و لە بەهەشتا بۆ خۆی بە ئیسراحەت بحەسێتەوە. ابن قەیم رضا ڕەحمەتی خوای لێبێ أفرمي: المراقبة دوام علم العبد. إنسان أجا بردوام هبو بردوام بو لسروي كمحاسبي خوي بكا ونفسي بكا لهمو كاتو ساتك دا بس رمضان نبي، بس رمضان حاسبي خوي نكا، خوي جاك بيكا، والله لأن زمان كي ترش بيكا باشا. رمضان حاسبي خوي كا لسر نوش لسر روجو لسر همو جاك كاني تر، ولا أنظمان كي ترش عبادت هي إنسان أتواني تشاوي لخوي بي، ولا أنظمان كي ترش حرام هي لما نشا حرام. كواتا لما ناخد تقريته ولا حرام أبي لأنظمان كش وكي استاخد بقريته ولا حرام دور كبت. ويبقى أو شاكا فرمي يكشك لو نشاناني أوي بردوام بي خود ببايزي وبردوام بي محاسبي خوفكي ويقين إشبستني خوای پەروەردگار وەردەگری لەسەر ئەم کارە، چی لە ظاهر بێ چی لە باطن بێ، واتە چی لە ئاشکرا بێ و چی لە نهێنیەکان بێ، بە تایبەتی نهێنی بینی خۆت و خوای پەروەردگار. ئەوە چکە ئینسان لەو کاتەدا ئیمانی لەر ئەکرد. ئیمامی حەسەنی بەسری ڕضا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ: رحم الله عبدا وخف عند همي. رحمة إخوان لو مسلمان بي ديندار بي عبد بي
کاتێ لای هەمەکەی واتە ئیشێکی کارێکی لەورەدا ڕاوەستێ و نیەتی خۆی چاک و باش دەکات فإن كان لله مضى وإن كان لغيره تأخر ئەگەر هاتوو بۆ خوای پەروەردگار بووچی لە پێشتی لە ئێستادا ئەو ئینسانە ئەو مرۆڤە کە لای هەموو غەمەکەی خوای پەروەردگار بۆی چاک دەکات بەڵام ئەگەر ئەوە نەبوو تەخیری کرد ئەوە خراپ بە ئینسانە بێ نەیت إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون خوای پەروەردگار لەگەڵ کیا دوو سنفە سنفی یەکەممان تەقوادار نەخواترس هەموو ئاگای لە هەموو کار و کرداری خۆی هەیە ئاگای لە ئیشەکانی هەیە بە جوانی ڕێکی خا هەبێ وریابی عەزیزە مرۆڤاتان هەبێت چاوپڕکانێک خوای پەروەردگار گاڵتێ ئاگای لێ هەنی ئەگەر بە چاوپڕکانێ شاید بخەفێنی ئەگاڵتەیە بە بەرامبەرەکە بکەی خوای پەروەردگار لە قورئاندا تۆماری کردوون وەیل لكل همزة لمزة هەموو شتێک لە قیامەت دێتە ڕێگام شتێک نییە بوو بێ شتێک نییە بڵێن وەڵاهی نەمان کردووە نەمان زانیوە عوزرمان نەماوە سەردەمی پێشی ئێمە وایە لەوەیە چۆن بۆ عەزێکمان وایە مامتا وەحی ناتووە پێغەمبەر ناتووە ئێستا ئیشتەوە نەماوە هەموو شتێ لە بەردەستمانە قورئان بە عەرەبی قورئان بە کوردی دماناکەی بە لوغەکانی تر کتابەکان بە کوردی بە عەرەبی بە ئینگلیزی بە هەرچیە هەزاران داعیە هەزاران مامۆستا هەیە الحەمدوللا خۆت خوێنەواری خۆت ئەزانی هیچ عوزرمان نەما بۆی هەموو شتێ ئەزانی زۆر جار سەرەکەی تووشی هەڵەش دەبین ئەزانی نیشەوە بەڵام ئافەرین بۆ کەسێک کە بگەڕێتەوە پەشیمان بێتەوە تۆبەیەکی نەسوحی لەسەر بکا و داوای لێبوردن لە خوا بکا و دووبارە نەچێ لەسەر ئەو چکە ئێمە بەشەرین ئینسانی هەڵە ئەکەین بەڵام باش ئەوەیە کەسێک دگان بناتە هەڵەکەی خۆیدا کە هەڵە بووە بەکە لە ڕقی لەسەر ئەو هەڵەیە نەچێت ئەو چکە لەسەر هەڵەکە چووی بەردەوام مەزانیت هەڵەیە عێقابەکەی دوو جایە بەڵام ئینسانی هەڵەیەکی کرد نەیزانی بەردەوام نەبوو لەسەری ئەوە خوای پەروەردگار لەوەی عەزرێکی هەبێ ئەگەر عەزرێکی نەبێ یەکجار عەزابێت ابن القيم رضي الله رحمته قال في فرمين لو تيجي كذا مراقبة العبد في الطاعات وأن يكون مخلصا فيها وأتى مراقبة خوفك لطاعتك كان لعبادتك كان وهو خالص بي وهو مخلص بي وخوابي وخواص الحاو بخمارين إيش كان لبرزا من دي خوابي وأوي أجر وابي بشي أتواني أو خالة ما عندس كوي ومراقبة كمراقبة تيابه أو زوجة هر كسي مراقبة خوابك لسري خواهي قولا أي باريز لحركة كاني لعلاني هر كسي بيني خوي خواب نهينا كاني بجواني دابنا خوي پروردگارش لكاتي كارو كرداري أشكرا أي باريزي لخراب وطاوة برهمي أمي مراقبة خوي پروردگار ويفرميان علامة المراقبة نشاني خول لبسينوي لخول أويك إنسان أويك بير ألا پروردگار أوي وتعظيم ما عظم الله وتضغير ما أضغر الله أوي قوري خواي پروردگار بقوري زاني وتوش بقوري زاني أوي بچوكا توش بچوكي بزاني قوري نكي أم دوانا هر شتێک لە عیباداتە گەورەیە لای تۆ گەورە هەر شتێک لە حرامەکان گەورەیە لای تۆ گەورە لێ بترسی هەر شتێک لە شەرعە خۆی پەروەردگار حەسابی تایبەتی بۆ ئەکابێت تەنانەت لە مامەڵەشدا ئێستا تۆ ئەبێ حەسابی تایبەت بکەی بۆ دایک حەسابی تایبەت بکەی بۆ باوکت بۆ لەبەرەی ناوی هاتووە لەگەڵ خواگیان پێغەمبەرگیان فەرمی عەلەیهی سڵات وەسەلام ئەوان ڕازی نەبن خوا ڕازی نابێت خۆ نابێ مامەڵەی وەک دەرەوە لەگەڵ دایک و باوکە مامەڵەی لەگەڵ سپیەکە بە تەمەنە جیاوازترە لەگەڵ کەسێکی تردا مامەڵە بۆ نمونە لەگەڵ کەسێکدا لە خۆت گەورەترە لە خۆت مناڵترە لەگەڵ داعیەکە لەگەڵ مامۆستایەکی ئاینی ڕێزگرتنی ئەمە زۆر جیاوازە تۆ ڕێزی ئەو بگری ڕێزی وەرەثەی پێغەمبەرت بردووە عەلەیهی سڵات وەسەلام لەبەرەوە ڕێزی ناوی کەمەلایە لەبەر ڕێزێک لە شوێنی پێغەمبەر ڕاوەستاوە ئەمانە
یەکێک لە تۆ یعنی باشەی هەیە بۆ چاکەی بووە ئەبێ بێوەفا نەبی ئەبێ چاکەکەی ئەو لەبەر چاو بێ ئەمانە ئەبێ ئینسان لەناو کۆمەلگادا هەندێک شتێ ئینسان ئەبێ حسابی بۆ بکات بە تایبەتی ئینسانی ئیماندار نابێ ئینسانێک بۆ کەسێکی ئاسایی بێ کەسێکی دەرەوە بێ لەسەر ئەو جادەی کە ڕێ دەکات بەڵکو ئەمانە لە شەرعا هەمووی ئەحادیث هاتوون پێشی پیاوە اختیارەکە نەکەوتووە بۆ مزگەوت پێغەمبەری خوا فەرموویەتی لەبەر حورمەتی تۆ خوای گەورە مەلایکە دەستی خستووەتە پشتم بۆی هەڵنەسم لە ڕوکوع بۆی بگەیتە ڕوکوعەکەت ئەمە دەربارەی سپی پێغەمبەریانە فەرمووی لەیسە مینا من لەم یرحم صغیرا وە گەورەکان ئەڵێ لە ئێمە نییە ئەوەی ڕەحم بە ژێر دەستی خۆی نەکات لە خۆی مناڵتر بێت وەیوەقتی کەبیرا و لە خۆی گەورەتر بێ و ڕێزی دێنەگرێت یعنی ئەمانە هاتووە ڕەحم بە گیان لە بەرام بکەین ڕەحم بەوە بکەین کە لەژێر دەستمانێت هەمووی فەرمایشت هاتووە بەڵام کاتەکەمان ئەو کاتەنی ئەو بابەتە حەزم کرد کەمێ تێکەڵی واقعیان ڕۆی بکەین کەواتە ئینسانی موسڵمان ئەبێ لە بینی کار و کردداری نهێنی و کار و کردداری ئاشکرا ئەبێ جارجار محاسبەیەکی خۆی بکات کەوا ئاگای لێ بێ بزان کردەوەکانی ڕێکە جوانە بۆ خوایە نیەتی خاڵسە کردەوەکانی کامەی گێڕە خەتێکی لێبە بڵێ ئەمە گێڕ لای ئەمێستە ناو کۆمەلگای ئێمە کە بڵێ وڵای نازانم بڵێ وڵای هەڵم کرد عیبێ زۆر عیبێکی کوشندەیە بەڵام لە شەرعاوانی لە شەرعاوا گەورەترین چاکێ و باشێ نەزانی هەموو شتێ بۆ ئێزانی تۆ چی ئێزانی من چی ئێزانی هەمومان بە ئەو قەترە ئاوەی خوای گەورە ڕێگای بە خضر پیشاندا بە موسا پیشاندا بەلای خضر تی خوایە کەسێکەی لەسەر زەویدا لە من زاناتر بێ علمی هەبێ چاکتر بێ باشتر بێ پێغەمبەری خوای فەرمووی بڕۆ ئەو سوورەت کەهفەی کە دەخوێنن تەماشای ئاەتەکانی بزان موسا چۆ بۆ کێ هەندێکیانڵێن پێغەمبەر هەندێکیانڵێن خضر پێغەمبەرش نییە پیاو چاک بوو پێغەمبەرێکی نردووە بەلای بەڵام چی لە دەرسەکانە لەو 34 دەرزا لەسەر بەحرەکە دانیشن کە تەیرێت تێ چۆلەکەیە کە نیشێتەوە قومێ لە ئاوەکە ئەدا و ئەمجا دەنوک ئەنا لە ئاوەکە و هەڵیەگرێت خضر ئەڵێ موسا تێگەی لەمە چی ئەڵێ ئازانی چی دەرزێت بە من و بە تۆش ئەڵێ بۆی بە موسا بڵێ موسا فەرمێت نەوت ئەڵێ دی چاک بزانێ علمی من و تۆ چاکەی من و تۆ باشەی من و تۆ بە قەدری لە ئەندازەی خوادا بە ئەندازەی ئەو قومە ئەوەی کەڵی کێشاوە و دەریایە یعنی ئەگەر ئەو وابێژی ئەوە من و تۆ هەمڕۆ سەفری هەر هیچ نی بەچیۆ بنازی توا کە بڕۆ ڤیدۆیەک لێدە دوایی ڤیدۆیەک لێدە لەسەر زەوی ڤیدۆکە هەندێک ڤیدۆیە لە یوتیوب هاتوو بەرزی کەرەوە بۆ ئاسمانی بۆ دووە بۆ سێ بۆ چوارم هەتا گەیتە حەوتە ئەیە کا بگەیتە لای خوا تۆ ئەندازەی من و تۆ چییە لە دیوانی خوا بەخوا باڵە مژگەیەکی ئەگەر چاوت کەمێ و خۆت نەبێ بێ عینەکەی چاوەزان خۆتە دۆزیتۆ لە پەیەرزیە بزان دیاری لە ناو زەویدا نەک من و تۆ هەموو مرۆڤەکان وان خوای متعال لەو ئاسمانە و تەماشاوانەکە وان نەزانی وەڵا شتێک فڵان نەیبینی گورە دەخێنە ڕابیکەم فیسان نەیزانی قەینە مناڵەکان خێزانم قەومەکەم خزمەکەم برادەرەکەم دراوسێکەم نەیزانی گورە خوایەکەی هەموو شتێ بدانێ بەلەوەی تۆ نیەت بینی ئەو زانێ چی ئەو گڵایە بەلەوەی بەرەوە بێ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام بەلەوەی بەرەوە بێ خوای گەورە زانێ بەلەوەی دارەکە دروست بکە ئەزانێ ئەو دارە دروست دەبێ ئەو گڵایە لەو کات و ساتەدا و کات و سەعات و ڕۆژ و ساڵ و مان و تاریخی هەمووی خوای پەروەردگار تۆماری بەس خۆشی بدانێ لە لەوحی مەحفوظ کەواتە عەزیزان ئەبێ ئێمە لە ڕەمەزاندا سوپاس بۆ خوای پەروەردگار گەیشتینە ڕەمەزان و لەگەڵ ڕەمەزانیشدا ئێستا مراقەبەی خۆمانەکەین نوێژەکانمان نەفەوتێ ڕۆژەکانمان جوانی بگرین نوێژەکانمان جوانی بکەین و قسەی جوان بکەین و ئەچی بەلای ئەو کەسانی دڵمان دڵێتی نەوانی دەکەین و هەرچی حەقد و بغض و کینەیە لە دڵمانە لابین لەبەر خاتری خۆمان تۆ ئەم شتانە بکە لەبەر خاتری خۆ لەبەر خاتری بەرامبەر مەی ئێستا من بۆ خۆم بیکەم تۆ بۆ خۆت بیکەوی خۆ بۆ لەبەرەوەی بەمانەی خێرەی خوا عیبادەت وەرناگرێ وەرینە کە وەرینەکەت ماڵ وێران دەبێت ئەفەوتێ
شكا عذريك هبي عذريك تابع عذريك إخوائي شكا أبي موليابي مراقبي إخوائي برودقال السلمان وين شاوري مان أو من دالمان بيبجي ما مستعد هندي قتابي تحقيق الدواء هندي قتابي تحقيق الدواء وتياريكي مامريك تانا دمين بيبن سيب هر قتابيك أجا كسني بينيه أو من خلاتي قوريه من أركان أنا كي مامريكي دا بس بلان بمرجع كسني هذا قتابي كان شون قشتان سريان مريض مريشتكان يناو ما مستوى من سر المريض بلاو وتياركي زيوبي تياري تو طبعا زوات نتو على نام قتابي كان هيك كان هاتو سري نمو مريشتكي يقولوا أحا سري نمو لو أني برسي كسنة تاني ديو تمام وسا كسنة مع بينو سر مامري لم أكاوي سري نبري وليه برسي ودي تو سر نبري شوينة كنا دوزي سري بري وبرادر كان تمام وسا تو سري ببرن شوينة كسنة تاني أمنا شماركي وخوايا كي ما بينه ما مساكش أمي أجمع هركي وخوايا كي أما بينه لكيوها سري برن شو يمني ويوم نشترم نورو أو سر إيماني أختابي أمنا الجوانا شي إيماني قولي يعني أوي مش قرأت معنا كارب كي ناشيا وأقوات يبقين الأخوة لبروردگار ماندا برواد بحالي زور كمكي من نعلم أبينا فريشتو يتر الله هناك أي كي شكمروبي كل بني آدم خطاء حمور بحلاكا بلان حساب بوها كان معي شون هنقاوني لو كم تريش حسابي ومن دوارم خواهي بروردگار درو ناومان يقبي إخوائي قال يتقرمها يا رب إخوائي بمان كتكسك لا يكارو خدارة كان من بيشوي بكين رضامنتي تو بيشخين أوي كردو مان إخوائي خرابة تاوان لمن خوش كزاني مان كنمان زاني إخوائي أوش نمان زاني هر لمن خوش يا رب إخوائي لتقرمها قلم يعفو بيت سفتا وانا كان من دا يا رب إخوائي لتقرمها لبناح كان من خوش له يا ربي إخوائي روجي مانجي رمضاني بيروز مان لي ورقل يا ربي إخوائي ليت باريما من يجكان مان لي ورقل فرز كان وتراويح كان وسنة كان إخوائي زكاة سلفترو خير وصدقو لمن ورقل يا الله يا ربي إخوائي كسي خزمتي مالي إخوائي لي ورقل لمزقوتي خمان همو زوتا كانت يا ربي بتابتي ولنجاني كيوالان خدمتك أو كحاجياني كيوالان خدمتك إخوائي يعني قبولك أول شيء رجعي دشيني يا ربي إخوائي قبولك يا ربي إخوائي لتقارما لبناحي باكو دايما خوش بعد مردون يا ربي جنبر من إخوائي أتمنى بخير وبركتك وبيك لبنا يا ربي إخوائي قلمي عفو بيك الستاواني بناحي مردو كان منا أواني من مردو مسلمانا بتايبتي مردو أنخوش إنساني كدانش كليل يا ربي إخوائي لتقارما ويبر ودقار داخل ممكي بباش قردمنا عذاب كي لما قد الأغري دوزخ يكشف بين لهلي باش بين يا الله يا ربي إخوائي لتقارما ويبر ودقار يكشف بين لو كساني كبينيني تولى باش تابينين بينيني بيغمر قد باش تابينين إخوائي لو كسانا بين كبدستي مبارك رسول الله عليه الصلاة والسلام آبي كوثر خوينوا يا ربي إخوائي رحمة يا وبركان من كي عقب الخير من كي لشان صاحبي رحم بعد انجلا وكان من كي رحم دايك مشكال من كي اجر وباداشتي دايك مشكال من ديتوا همو يوالان همو سبين يعني كوا چشم محمد سفر اجر وباداشتي عن بديتوا ونخات وسيقات يا رب اخوة رحم بعد انجلا وكان من كي زريت كان من كي او زريتي صالحي كي ونيتي اخوة بديتي امين امين والحمد لله رب العالمين وصلى الله على